بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان بێت لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی. بەڕێزان، بەرنامەی ئەم جارەمان بابەتێکە کە بەدەیان جار ئێمە باسمان کردووە، یانێ سوودەکانی پیادەڕەوی، جوڵەکردن بەلەش، ڕاهێنان، وەرزشکردن، نەرمشکردن، ئەوانە هەمومان باس کردووە. بەڵام بەرنامەی ئەمڕۆ بەرنامەکەمان چۆن تاقیقاتێکی تازەست کە لە ئەم ساڵی تازەی زاینێ کراوە، چەند ڕۆژێکیشە نەتیجەی ئەو متاڵعە و تاقیقە هاتووەتە دەرەوە، ئەویش لەسەر بە پێڕۆیشتن یا هەر ئەو پیادەڕەویەسە و کاریگەریەکانی لەسەر تەندروستی. دیارە ئەوەی کە لەسەر تەندروستی بە گشتی کاریگەری هەیە، بەڵام ئەمە تایبەتمەندی کە ئەم تاقیقاتە هەیەتی بە وردی بە ئامارێکی زۆر ڕێزتر و زۆرتر کەسانێکیان مۆڵ متاڵعە قەرارداوە، بە تایبەت لەسەر سندرۆمێک یا نیشانەگەرێکی تازە کە کۆ ئەبنەوە لە یەک کەس کە ئەتوانێت ئەو چەند نیشانە کە وەکو نەخۆشیەکانی دڵان، قەنە، حتا گورچیلەس کۆبنەوە کە ناویشیان بۆی دانیاوە. ئەو متاڵعاتە زیاتر لەسەر ئەو CMKS کە هەر ئەو سندرۆمەسە یا ئەو نیشانەگەرە تازەسە تاقیقاتەکە کراوە، وتویانە چۆنکە مەترسی مردن لە ناوچوون لەم کەسانە احتماڵی هەیە لەسەرەوە بێت، پیادەڕەویەکی سادە بە پێڕۆیشتن ئەتوانێت تا چە ئامارێک تا چە ئەنازەیەک ئەو ڕێژە بێرێتە خوارەوە، یانی گیانی ئەو کەسانە لە سلامەتی نگابێرێت. ئەوەی کە لەو تاقیقاتە وتویانە، من چۆن پێشتریش ئێمە لەسەر کاریگەریەکانی بە پێڕۆیشتن، لەسەر تەندروستی، لەسەر تەنزیمی فعالیەتگەر، چە متابۆلیک چە فیزیۆلۆژیکی لەش قسەمان کردووە. من بە باشتری ئەزانم کە مستەقیم هەر بڕینە سەر ئەو تاقیقاتەی کە خۆیان داویانەتە دەرەوە و ئەهمیەتی چییە، کە ئەوبەتە شاریشیان کردووە، حتمما ئەگەین بۆ بەشیشیە کە تایبەتمەندیگەرێکی تری هەیە لەم تاقیقاتە کە لە چاو تاقیقاتێکی ترە کە پێشووتر لەسەر نەرمشکردن، پیادەڕەوی بووە، ئەم تاقیقا خۆی نیشانەدات. ئەمان وتویانە کە وەرزشکردن یا جوڵەیەکی سادە یا نەرمشکردن کە ئەمە ئەتوانین هەمووی لە پیادەڕەوی کە خولاسە بکەینەوە، ئەتوانێت تەئسیری بێت لەسەر ئەوەی کە کەمکردنەوەی لە ناوچوون یا مردن بەهۆی نەخۆشیەوە، کە ئەو نەخۆشیگەرە ئەتوانێت نەخۆشیەکانی قەلب و ئوروق بێت، نەخۆشی گورچیلە بێت، یا ئەو دیابەتە بەتایبەت دیابەتی جۆری 2 کە لە گەورە ساڵانە هەیە. CKM ئەو سندرۆمە یا ئەو نیشانەگەرەسە کە بۆ ئەو نەخۆشیە دیاریان کردووە، چەند نیشانەست، یعنی ئەگەر ئەو چەند نیشانە لە یەک کەسە مەجموعیکە، ئەمە پێ ئەڵێن کە CKM کە ئەو مەجموعە شامل نەخۆشیەکانی قەلبە، نەخۆشیگەر متابولیکە وەکو دیابێت، نەخۆشیەکانی گورچیلەس، جیا لەوانیشە فاکتۆرێک کە هەیە قەڵەویە. دیارە ئەو قەڵەویە فاکتۆرێکە کە حتا لەبان ئەم CKM و کە وتم تازەیش 2023-2022 تقریبا ئەم بەحسیە هاتەوە سەر، بەتایبەت لە وڵاتە یەکگرتووەکانی ئامریکای، چۆن لەوێ مەسرەفی خواردنی گۆشت، ڕعایەت نەکردنی ڕژیمی خۆراکی ها لەسەرەوە زۆرتر ئەو تاقیقاتە لەوێ کراوە، ئەم ناویشە هەر لەوێ پێوەنرا. دیارە ئەم CKM یانە خۆیان مەرحەلەبەنی کردووە، مەرحەلەکانی 1، 2، 3، 4، یعنی 4 مەرحەلەس کە بەپێی ئەو مەرحەلەگەرە یعنی یەکەکەی تقریبا یەک نیشانەی هەیە کە قەڵەویە، هەموو ئەو مەراحلەکان تریشی یانە جیا لە 3 مەرحەلەکەی تریشی یعنی 2، 3 و 4. ئەمە مەرحەلەیەکی کزە، مەرحەلەیەکی لاوازە، زەعیفە، هەرچێ ئەو ڕێنجە ئەڕواتە سەرەوتر، ئەو حاڵەت نەخۆشیە یعنی دووەکە لە یەکەکە شەدیدترە، تونترە، و 4ەکە لە هەمویان حاڵەتەکە
شەدیدترە. بۆیە ئەوە ڕەنجبەنیان کردو یا ئەو مەرحەلە بەنیانە کردووە کە بە مەراحلی 1 و 2 و 3 و 4 دەستنیشانیان کردووە. ئەم تاقیقاتە لە چەند وڵاتە هاوکات ئەنجام بووە، چەندین مانگی خایاندووە، بەڵام زۆربەی ئەو کەسانەی کە ئەو پەروەندەگەر پزیشکیانە کێشاوەتە دەرەوە، یعنی ئەو پەروەندەگەر بیۆلۆژیکیانە هاوردوێتە دەرەوە، زۆربیان لە ئامریکا بووبە. من ئەروە ئیشارەم کرد بەهۆی ڕعایەت نەکردن، حتا خۆشیان لەم راپۆرتە ئامارێکیان داوە کە ئامارەکە زۆر ها لەسەرەوە، ئەڵێت کە تاقیقی کراوە کە 90% لە کەسانێکە لە ئامریکا ئەژین هانە مەرحەلەی 1، یانێ لە 100 کەسان 90 کەسیان مەرحەلەی 1یان هەیە. مەرحەلەی 1 یانی چی؟ یانی ئەو قەڵەویە. قەڵەویش من هەر شارەیەکی پێ بکەم ئەوەیە کە قەد و وەزن ئەنازە ئەگیرگێت ئەگەر هەرچی لەو ڕێژە نۆرماڵە و دیاری کراوە بە محاسبەگەر ڕاضی، ئەگەر ئەوە زیاتر بێ بە قەڵەوی قەڵەمدادیەکەن. من شێوە خولاسەکەیشی هەر جارێکی تر شاراکەم، هەرچەند ئەوە دەقیق نییە، جدوەلی هەیە. بۆ نمونە کەسێکە باڵای 150 سانتیمە، ئەو کەسە ئەبێ یەکەکەی لاوە یانی ئەبێ 50 کیلو کێشی بێ، یا کەسێ ئەگەر 170 سانتیمتر باڵایە یەکەکەی لاوین 70 کیلوگرامە. ئەوە تقریبا شتێکی نۆرماڵە، یعنی 90% ئەو کەسانەی لە ئامریکا هەند خارج لەم حەدە تعادڵە، یعنی قەڵەویان هەیە. هەروە کە شارەمان کرد متاڵعەکە خۆشیان وتیانە متاڵایەکی تازە، هەروە کە ئەزانین هاینە مانگی یەکە لە ئەم ساڵی تازەی زاینیەکە 2026. ئەمیش یەکێک لەو تاقیقاتە تازەسە کە بە تازەی دراوەتە دەرەوە. ئەڵێت کە فعالیتگەرێکی سادەی لەش وەکو نەرمشکردن یا ڕاضەگەری سادە ئەوە خۆیان کێشتێرن، هەر تایم بڵێن ئەو نەرمشە یا پیادەڕەوی ئەتوانێت ئەو ڕێژەی ئەگەر لە مەترسی لە ناوچوونە بێ و کەسە بە تایبەت لە مەرحەلەگەر 2 و 3 و 4، یعنی مەرحەلەگەر 2 و 3 و 4 من حتما ئەرز خزمەتان ئەەکەم ئەو مەرحەلەگەرەکەیترن نیشانەکانی نەخۆشی ئێمە ئەبینین. ئەگەر یانێ لەو مەرحەلە شەدیدگەریشە بێت، جوڵەکردن ڕاهێنانێکی سادە ئەتوانێت ژیان بپارێزێت و ئەو کەسە توولە عمرێکی زیاتریشی بێت. جایمە بزانین ئەم CKM یا ئەو سندرومە تازە کە چەند ساڵێکە کەشفی ناوگوزاریان کردووە، چۆن نەخۆشیگەرە پێشتریش شناسایی کراوە، نیشانەکانی دەرمانی، شێوەکانی هۆکارەکانی چین، هەموو ئەوانە نیشانە گوزاری کرابوون پێشتر، بەڵام ئەوەی کە ئەو مەجموعە کە کۆبنەوە لە دەور یەک و ئەم سندرومە یا ئەم نیشانەگەرە خۆی نیشانەدات، ئەم چەندانە یەکێکی ئیلتیهاباتێکە کە لەشە دروستە بێت کە ئەو ئیلتیهاباتە ئیلتیهاباتێکی مزمنە، یعنی درێژخایەنە. ئەوە یەکێک لە نیشانەکانیە کەسانێک کە ڕێژەی قەند خوێنیان لەسەرەوە بێت، یا ئەوەی کە کولۆسترۆلی خوێنیان کە یەکێک لەو چۆریگەرەسە کە کولۆسترۆلی خوێنیان ئەگەر لەسەرەوە بێ، فشار خوێن و کارایی گورچیلەکانی ژیان زەعیف بێ، یعنی کولیەکانیان نەتوانێت بەو ئەنازەی کە ئینتزار ئەڕوات کاراییان بێت، و هەروەها جیا لەوانیشە قەڵەوی. پس ئەم مەجموعە کە بەناو CKM ئێمە ئەیناسین، کولۆسترۆڵێک ها لەسەرەوە و کەسە قەند خوێنی ها لەسەرەوە، فشار خوێنی ها لەسەرەوە، احتماڵی هەیە کارایی کولیەشی هاتێتە خوارەوە، جیا لەوانیشە قەڵەوی. بۆیە ئەوە کە پێ ئەڵێن CKM. ئەو مەرحەلە بەنیەکانیش کە ئشارەمان کرد کە 4 مەرحەلەs دەسەبەنیان کردگە مەرحەلی 1، 2، 3، 4. مەرحەلە یەکەکەی لەو کەسانە فقط بەشێک چۆری ئیزافی لە لەشیانە ئەبینرێت، ئەو چۆری ئیزافیە احتماڵی هەیە و کەسە یعنی لەشی چۆری ئیزافی هەیە، بەڵام پێش دیابەتیش ئەناسر، یعنی نیشانەگەر نەخۆشی شەکرە یا ئەو دیابەتیە نییە ئەو کەسە. لە مەرحەلەی 2، ئەو مەرحەلەی 2 چه کەسانێکن کە هانە مەرحەلەی 2 ئەم
CKM یا ئەم سندرۆمە ئەوانن کە دیابەتیان هەیە لە مەرحەلەیەکە وتمان دیابەت نییە، پێش دیابەتیە، فقط قەڵەوی هەیە، فشارخۆینیان ها لەسەرەوە، تریگلیسیرید یا ئەو چۆری خوێنیشیانە ها لەسەرەوە. لەم مەرحەلە خەتەراتێک ئەتوانێت تووشی گورچیلەکانیشیان ببێت یا نەبێت. مەرحەلەی سێ ئیتر ئەو مەرحەلەسەکە نیشانەگەر نەخۆشیگەر قەلبی ئوروقیە کە وەکو ناڕەسایی دڵ ئەو سست بوون کارکردن دڵە یەکێک لەو مەراحلەسە کە بە مەرحەلەی سێ ئەناسرێت. جیان لەمە فقط مەرحەلەی سێ هەر ئەوە نییە کە بۆ نمونە ناڕەسایی قەلبی بێت، بە ئیزافەی مەرحەلەی دووە کە احتماڵی هەیە کاری گورچیلەکان سست بوێ، فشارخۆین ها لەسەرەوە، دیابەتیش هەیە و قەنخوێنیش ها لەسەرەوە. دیانێ جیا لە مەرحەلە دوو نەخۆشی قەلبی لێرەش ئیزافا بێ. بەڵام مەرحەلەی چوارەکە کە مەرحەلە خەتەرناکەکەیە ئێتر ئەوەیە کە حتمەنە ئەو تەشخیص بیماریگەر قەلبیە بەتایبەت ناڕەسایی قەلبی یا سست بوون دڵە 100% تەشخیصە دەرگێت. ئەم کەسانە ئەتوانن لە مەعرەز خەتەری جەڵدەی دەماغ یا ئەو سەکتەی مەغزیشە بن کە لە مەرحەلەی چوارە شەرت ئەوە نییە حتمەن نەخۆشی گورچی لەبێت، یا هەیە یا نییە، یانێ کولەن CKM نەبەسراوەتەوە بە نەخۆشی گورچیلە، بەڵکو ئەو فشارخۆین لەسەرەوە بێت، دیابەت شەکری خۆین لەسەرەوە بێت، قەنخۆین یا ئەوەی کە نیشانەگەر نەخۆشیەکان دڵ بێت، ئەتوانێت نەخۆشی گورچیلەیشی پێ زیابێت یا نەبێت. لە هەر حاڵەتە ئەگەر نەخۆشی گورچیلە ببێ یا نەبێت، ئەو CKM یا ئەو سندرۆمە تازە کە وتمان بەم ناوە ناویان ناوە ئەوانە ئەتوانین نیشانەکان بێت. ئەگەر چینۆ سەر ئەو بابەتی مەقالە کە ئەو کەسانێک کە تاقیقەکەیان کردووە و نەتیجەی متاڵعەکەی خۆیان داوەتە دەرەوە، یەکێکیان لەو نووسەرانە وا ئەڵێت کە ئەگەر چی پێشتریش تاقیقاتێک کراوە لەسەر سوودەکانی جوڵەی لەش بۆ سڵامەتی، بەڵام هیچ کامیان نەیانتوانیوە سوودەکانی درێژماوەی ئەوە ئەرزیابی بکەن وەکو ئەوەی کە ئیسە معیارەکانی CKM مان لە بەردەستایە. ئەڵێ کە معیارەکانمان لە بەردەستای معیارەکان ئەوەیە 1 2 3 4 بەپێی ئەوە ئەو کەسانەی کە ڕۆژانە من حتممەە ماوەکەیشی عرض خزمەتانەکەم و دووبارە پیادەڕەویەکەن، ئەمان تاکیدیان لەسەر پیادەڕەویە، دوو کاری ناوماڵیشە، یعنی فقط بە پیادەڕەوی نیە، چون منزوریان ئەوسە جوڵەکردنە، کەسێک دێتەوە بۆ ناوماڵ دانیشێت، ئەوەی کە لە پای کۆمپیوتەر یا تەلەڤیزیۆنە دانیشێت، ئەوەیە کە کاری ناوماڵ جوڵەکردن حتا ئەوەیشیانە پێ ئیزافە کردووە کە باشتر ئەوەیە کە ئەگەریش مەجال ئەوەیە نەبوو پیادەڕەوی کات لە ڕۆژە حتا ئەو جوڵەیشێ بێت لە ناو ماڵە. وتمان ئەمان ئەو تاقیقەیش کە کردویانە زیاتر لەسەر مەراحلی 2 3 و 4 کە تاثیراتی هەیە، یعنی لەو بەشە خەتەرناکی ئەم نیشانەگەرە کە مەجموعەیکن لەو مەرحەلە پێشرەفتەکانی ئەمە ئەتوانێت تاثیراتەکانی بێت. خۆشیان وتویانە ئەهمیەتەکانی چین کە ئەمانە ئەو کەسانێک کە سندرۆمی CKM هەیە لە مەعرەزێکی خەتەرێکی زۆرترە هەن بۆ ئەوەی کە ژیانیان کورتترەوە بێتەوە. مەبەستی ئەوەیە کە مانەوەی ژیانیان کەمەوە بێتەوە بەهۆی ئەو نەخۆشیە، ئیتر خەتەر سەکتەی دڵە، سەکتەی مەغزیە و ئەو مشکڵاتێک کە تێتە پێشەوە. یەکێکیان کە نووسەری ئەو بابەتەسە وتویە کە ڕاهێنانی سووک کە مەبەستی پیادەڕەویە بەڕاحەتی قابلە ئەنجامە، عزویەتی گەرەک نییە لە باشکایکە عزوو بیت، بەرنامەی بۆ بچنی، وەختی بۆ تەرخان بکەیت، وەخت پیا بکەیت، پیادەڕەوی کە تەجهیزات خاصێکی ناوێت، هەروە ئەوانەی کە CKMێکی پێشرەفتیان هەیە یانە مەرحەلەکانی 3 و 4 فعالیەتێکی بانیشیانێ فعالیەتێکر شەدیدی بەدەن وەکو دەرچوون ڕاکردن، ئەوە ئەتوانین زەرەری بێ بۆیان تا قازانجی بێ، پس بۆیە ئەم فعالیەتە سووکگەرە باشتر ئەوەیە کە ئەنجامی بن. دیارە ئەو فعالیەتە سووکە
ژیانی ئیمڕۆ ژیانێکی ماشینیە، یعنی کەسانێکن کە ئیسە ماشین یا هەر بۆ ئەوەی کە لە خزمەتی خۆیان نەبێ یا بۆ ئەوەی کە کاسبێکی پێوەکەن ماشینیان هەیە. یەکێک لەو معزەلاتەی لە جامعەی ئیمڕۆ هەیە هەر ئەو خۆی بووگە یەکێک لە هۆکارەکان کە جوڵە کەمەکاتەوە. بۆ نمونە ئەگەر ئەزانی شتێک پێویستە ئەبێ بڕۆی تا فروشگایەکی بیکڕیت، کاتێک کە تۆ دوو گزینە ها لە بەردەستە، هەم ئەوەی کە سوار ماشینەکەت بڕۆیت و بیسێنیت و هەم ئەوەی کە بۆ نمونە 5 دقیقە 10 دقیقە پیادەڕەوی بکەیت، باشتر ئەوەیە کە ئەو 10 دقیقە پیادەڕەویە هەڵبژێریت. هەروەها کە ئەمانیش ئشارەیان کردووە وەرزشکەرێکی سەنگین، دیارە وەرزشکەر سەنگین بەتایبەت مەسەڵەن وتویانەوە ڕاکردن یا وەرزشکەرێک قورس بێت، ئەوە ئەتوانێت زەرەرگەرێکی بێ بۆیان. بەڵام کاتێکە ئەم وەرزشە کە هەم سووکە هەم بە ئاسانیش قابلە دەستڕەسە، بۆ ئەم وەرزشە سادە ئەنجام نەدرێت. هەر لە سەردێڕێکی ئەو بابەتە نووسویانە کە وەرزش و جوڵەی سووک بە کەمکردنەوەی خەتەر لە ناوچوونی ژیانیان بۆ بەهۆی ئەم سیکەی ئەمە یارمەتیەدات. وتویانە متاڵعەکە زانیاریان هەیە کە لەسەر سێ مەرحەلەی 2 3 و 4 یعنی 2 3 و 4 کە لە مەرحەلەی ئەم پرۆسە ئەم سندرۆمە ئەم نیشانەگەرە لە ئەم سێ مەرحەلەیە ئەوانەی کە پیادەڕەویان بوو بە ئەو پیادەڕەویە بە ڕێژەیەکی زۆر مەرگومیریانی هاوردوێتەوە خوارەوە. یعنی خۆ کەسێکە توش بوو بۆ نمونە نەخۆشی شەکرەی هەیە، تووشی نەخۆشی دڵە بێت، احتماڵەن گورچیلەکانیشی سست بێتەوە، نەخۆشی پیادەڕەویکی سادە ئەتوانێت ئەو نەخۆشیە نیشانەکان ئەو نەخۆشیە جیالەوە سڵامەتی ئەو کەسە بۆ ژیان و مانەوە تەزبین کات، بیپارێزێت، بازێ لە خەتەراتیشی لێ بڕەوێنێتەوە، دووریان کاتەوە. یەکێک لەو محققانە کە سارتینیە ئەڵێت کە وەرزشی سووک لەبەر چاو ناگرین لە حاڵێکدا زۆر یارمەتی دەرە بەتایبەت بۆ سڵامەتی دڵ لەم سندرومە. ئەڵێت کە وەرزشێکی دیارە وەرزشێکی سووک و پیادەڕەوی ئێمە بێ ئەهمیەت تەڵەقیەکەین لەبەر چاومانە کە ئەتوانی یارمەتیمان بدات بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیە. جا من بۆ کات و ماوەکەی ئەمان لێرە بزانین کە چەنێ ئەهەمیەتی هەیە ئەو ئامارەی کە ئێرائەیان ئێژێ کە زیاکردنەوەی جوڵەکانی سۆکی لەش وە پیادەڕەوی زیاکردنی مەسەڵەن 1 ساعت لە ڕۆژە 14 تا 20% خەتەری مەرگی لەو کەسانە هاوردوتە خوارەوە بۆ ماوەی 14 ساڵ. یعنی 14 تا 20% ئامارێکی زۆر بەرزە، ماوەکەیژی زۆرە، 14 ساڵ پیادەڕەویەکی سادە ئەویش ڕۆژی 1 ساعت مەترسی لە ناوچوونیانی هاوردوتە خوارەوە. یعنی ئەهمیەت منەتانم بڵێم کە بۆ بینەرانی خۆشەویستمان ئەهمیەتی ئەو ئامارەی کە ئێرائەیانداگە هەر لەم یەک سەترە بۆ ئێمە دیاریە کردێت. یعنی مشکل نییە کەس هەیە لە خۆی نەخواستووە کە تووشی ئەو نەخۆشی گەرە بێت، نەخۆشی دڵ، نەخۆشی ئین یا ئستعدادی قەڵەوی هەیە ئەو کەسە تووشی نەخۆشیەکانە بێت، بەڵام خۆ ئەتوانێت بەرگریکردنی کاریانێ بە پیادەڕەویەکی سادە ئەگەر ڕۆژی 1 ساعت بێت، ئەوە تاو ڕێژە چەندێک گیانی سڵامەتی خۆی پارێزراو بێت. لە بەرنامەکانی پێشترمانە لەم چەند ساڵە ماوەکەمان چەندین جار وتووە، من بازم جارێکی تریش هەر لەم بەرنامە ئیعلام یەکەم کە ماوەی 200 دقیقە تا 300 دقیقەکە کولن ئەبێتە 3 ساعت. 3 ساعت پیادەڕەوی لە هەفتە ئەگەر ئەمە ئەو 3 ساعتە 3 ساعت و نیویشە تەقسیم کەین، یعنی ئەکاتە ڕۆژێ نیو ساعت. بۆ نمونە هەرو مساڵە سادە من بۆ ئێوە خۆشەویستان عەرزم کرد، ئەگەر بۆ نمونە تا فروشکای کوچی 10 دقیقە ڕێگەس و بیتەوە 10 دقیقە بە پیادەڕەوی، تۆ یعنی ئەو کارە مفیدە لەو ڕۆژە ئەنجام داوە. ئەو میزانە معەنیە هەر ئەو 3 ساعت ئێمە لە نەزەرە بگرین 3 ساعت پیادەڕەوی لە
هەفتەیەکە. دیارە لەسەر ئەو 3 ساعتیشە نەزەراتێکی مختلف هەیە. مەسەڵەن نەزەرێ وا بوو کە باشە ئەگەر 3 ساعتە شاید ئەو کەسە وەختی نەبێت بەهۆی کار ماندوو بێت، ئەتوانێت لە ڕۆژی تەحتێڵیە ئەو 3 ساعتە سەرجەم بڕوات. بەڵام نەزەرێکی تر هەیە کە ئەڵێت باشترەکەی ئەوەیە کە ئەو 3 ساعتە دابەش بکرێت، یانێ بۆ نمونە ڕۆژێ 20 خولەکیە نیو ساعت ئەو پیادەڕەوی ئەنجام دەرگێت. لە هەر حاڵەتە لەسەر هەردوو مۆردەکە ئەو نەزەرە هەیە، یا ئەوەی کە 3 ساعتەکەی سەرجەم بێت، یا ئەوەی کە نا دابەش بکرێت. دیارە ئەو دابشکردنە لەناو ئەو کەسانەی کە تاقیقاتەکەن لە بەشی تەغزیە لە بەشی سڵامەتی لەشە هەوادار و تەرەفداری زۆرترە تا ئەوەی کە هەمووی کۆک کردێتەوە. بۆ نمونە ئاخر هەفتەیە کە ئەو کەسە کاتی هەیە 3 ساعت پیادەڕەویکە. ئەلبەتە ئەگەر کات بوو هەر ئەو ناو هەفتەیەژە نیم ساعت ڕۆژەکەی من لاقەلێژین یانێک لانی کەمەکەیمانێ بە لە نەزەرە گردووە، ئەوە هەرچی زۆرتر بێ باشترە دیارە. بەڵام ئەگەر کەسێکیش ئەو کاتیە دابش کرد، ئەوە ئەتوانێت ئەو ئاخر هەفتێشە هەر بە ماوەیەکی زۆرتر ئەگەر کات و مەجای هەیە ئەو پیادەڕەویە ئەدامە بات. وەکو ئاخر باسیش کە لە ئەو تاقیقاتە هاوردویانە ئەڵێن کە حرەکاتێکە سادن کشیشین ئەتانین لە ماڵیش ئەنجامی بین، ئەگەر مەجای پیادەڕەویش نییە هەر لە ناو ماڵیشە. ئیتر کەسە خۆی سەرقاوکە شت بووە بێرێتەوە، یعنی جوڵەی بێت جیان لە جوڵە حرەکاتگەرێکی کشیشی یعنی نەرمشکەر سادە، ئەوانە ئەتوانێت تایبەتمەندیگەر خۆی هەیە و ئەتوانێت یارمەتی دەربێت و ژیانی ئەو کەسە زۆرتر و کاتەوە و ئەو نەخۆشیگەرە زعیف و کاتەوە بەلایەنەوە. دیارە هەر لە مەقالە کە لەبەردەست منە بوو لەگەڵ چەند متخەسسێکی تریشی قسە و باسییان کرد و پرسیاریان لیان کردو لەمسەرە، هەمویان لەسەر ئەوە هاوڕا بوون کە ئەو وەرزشە وەرزشێکی سووک بۆ ئەمانە بەتایبەت لەو بەشەی ئاخریە کە مەرحەلەی چواریە کە کەسانێکە نەخۆشیگەر دڵیان هەیە، هەر نەخۆشی قەلب و ئوروق بێت، ئەوانە نەخۆشیگەرێکە یعنی سووک نەبێت وەکو پیادەڕەوی ئەتوانێت پێچەوانەکەی بێت، بەڵام ئەم پیادەڕەویە بۆ هەمویان تایبەتمەندی هەیە بەتایبەت بۆ ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە. ئەمە بابەتی بەرنامەی ئەم هەفتەمان بوو، بەرنامەیەک بوو کە پێشتری شێمە لەسەر مەزایای یا سوودەکانی پیادەڕەوی و بە پێڕۆیشتن بۆ بینەرانمان باسمان کرده بوو، بەڵام ئەمە تاقیقاتێکی تازە بوو کە داویانە دەرەوە بەتایبەت تەسیراتی کە پیادەڕەویەکی سادە ئەتوانێت تا چه ئەنازەیەک بۆ سڵامەتی ئەو کەسە بە قازانج بێت. بینەرانی خۆشەویست، لێرەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەمان. هیوادارم کە جێگەی ڕەزامەندیتان بوێت. لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی ئێوەی ئازیز ئاواتمان.